ڕێککەوتنی نوێی نەوتی و وردەکاری پلانی تورکیا و بەغدا بۆ فەرامۆشکردنی کەرتی نەوتی هەرێم ئاشکرا دەکرێت. عێراق کەوتۆتە بەردەم گەردەلوولێکی سەربازی، هاوپەیمانی سێقۆڵی و هەڕەشەی وڵاتانی عەرەبی چڕتر دەبێتەوە. عێراق بۆ دابینکردنی موچەپەنا بۆ قەرز دەبات، حکوومەتی هەرێمیش دەڵێت 120 میلیارمان نییە بینێرین. وەزارەتی نەوتی عێراق وردەکاری ڕێککەوتنی نوێی نەوتی لەگەڵ تورکیا ئاشکرا کرد. بەپێی ڕێککەوتنەکە بۆڕی ستراتیژی نەوتی بەسڕا حەدیسا کەرکووک جیهان دروست دەکرێت. ئەم هەنگاوە بەشێکە لە ڕێککەوتنێکی کاتی ساڵانە لەگەڵ ئەنقەرا بۆ هەناردەی 750,000 بەرمیل نەوت لە ڕێگەی تورکیاوە. پلانەکە بەڕوونی ئامانجی فەرامۆشکردنی تەواوەتی کەرتی وزەی هەرێم و لە باربردنی بۆڕیە نەوتیەکەیەتی. تورکیا دەیەوێت لە ڕێگەی ئەم ڕێڕەوە نوێیەوە کۆنتڕۆڵی وزەی عێراق تەنها لەگەڵ بەغدا بکات و چیتر پشت بە بۆڕیەکەی کوردستان نەبەستێت. ئەم ڕێککەوتنە نەک هەر هەرێم پەراوێز دەخات، بەڵکو ئایندەی یابووری کوردستانیش ڕوبەڕووی مەترسیەکی کوشندە دەکاتەوە. لە کاتێکدا پێشتر تورکیا بەڵێنی پشتیوانی بەدەسەڵاتدارانی هەرێم بەرامبەر بەغدادا بوو. بەهۆی گروپا میلیشیاکانی سربەیەران عێراق لە بەردەم مەترسیەکی ئەمنی بێپێشینەدایە. لا دیوی سووریاوە گروپە چەکدارە بیانیەکان کە سەر بە حکوومەتی شەرعن لەسەر سنوور جێگیر کراون. ئەمەش بەغدای ناچار کردووە ئاستی ئامادەباشی بۆ باڵاترین پلە بەرز بکاتەوە. هاوکات هاوپەیمانیەکی سێقۆڵی لە نێوان سعودیا، ئوردەن و سووریا دروست بووە و هۆشداری تۆم دەدەنە بەغدا هەر هێرشێکی گروپەکان نەخاکی عێراقەوە بکرێتە سەریان. ڕاستەوخۆ بنکە و بارەگا چەکداریەکان لە ناو جەرگەی عێراقدا بردومان دەکەن. ئەم هەڕەشانە دوای هێرشە خوێناویەکەی سعودیا و ئەمریکا دێن کە تێیدا 20 چەکدار کوژران. ئێستا عێراق لە بەردەم دووڕیانێکی مەترسیداردایە، یان کۆنتڕۆڵکردنی گروپە چەکدارەکان یان بوون بە گۆڕەپانی وەڵامدانەوەی ڕاستەوخۆی وڵاتانی عەرەبی. ئەمەش وای کردووە زەیدی هەوڵی کۆنتڕۆڵکردنی گروپە چەکدارەکان چرتر بکاتەوە پێش ئەوەی کار لە کار بترازێت. حکوومەتی عێراق پێدەنێتە قۆناغێکی دارایی زۆر هەستیارەوە کە لە چەند ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. بە جۆرێک دابینکردنی موچەی ملیۆنان فەرمانبەر و خانەنشین بووەتە گەورەترین ئالانگاری بەردەم خەزانەی گشتی. بەهۆی کەمبوونەوەی نەختینە و دابەزینی داهاتە نەوتیەکان لەسایی پەککەوتنی هەناردەی نەوەت لە ڕێگەی گەروی هورموزەوە، بەهۆی گرژە سەربازیەکان گوشارێکی زۆر کەوتۆتە سەردارایی گشتی و حکوومەت ناچار بووە بۆ پڕکردنەوەی خەرجیە مانگانیەکانی پەنا بباتە بەر ئامرازەکانی قەرزکردن. هاوکات سەرچاوێک لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند کەوا حکوومەتی هەرێم هیچ بڕەداهاتێکی ناوخۆی نییە بۆ موچەی مانگی حەوت بیدات بە بەغدا. تاوەکو ئێستاش حکوومەتی فیدراڵی سوورە لەسەر 120 میلیارەکە و دەڵێت ئەگەر نەینێرن بە شێوەی مەقاسە لە پارەی موچەی هەرێم دەیبڕین.